یەکێکە لەو سوودانە بەڕێزان ئەوەی ئینسان لە مەنزیلەیەکە لەسەر و ڕیضاوە شتەیەکەی پێی ئەوەتێ ئەلفەرەح. جاری وا هەیە تۆ بابەتێک دێتە پێش تۆ ڕازیت بە حکمەکە بەس خۆشحاڵ نیت، یعنی ناڕەحەتی لە ناخە. قەزا و قەدەر جگە لەوەی کە ڕیضاو بۆ دروستەکە فەرەحیش، یعنی ئینسان ئاسوودەیشی بۆ دروست ئەبێ. بۆ چونکە ئێمە لە ئیمانی قەزا و قەدەرە ئەو قەنەعەتەمان بۆ دروست ئەبێ بەوەی کە هەرچی بەسەرمان دێ مەشیئەی خوای لەسەرە لە بابی مەصائب خوا ویستی لەسەری هەیە. قەزا و قەدەر قەنەعەتمان بۆ دروستەکە بەوەی ئەم ژیانە بە شیرینی و بە ترشی و تاڵەکانیەوە مدەیەکی کەم و کۆتایی دێت. قەزا و قەدەر قەنەعەتمان بۆ دروستەکە بەوەی ئامانج لە بوونی ئینسان ئەم دنیاە نییە، قیامەت و ژیانێکی تر هەیە، ئەمە تەنها ڕاڕەوێکە و مرۆڤ پیات لێپەڕ ئەبێ. قەنەعەتمان بۆ دروستەکە قەزا و قەدەر بەوەی ئێمە خوای پەروەردگار هەموو ئەوەی بەسەرمان دێنێ بۆ تاقیکردنەوەی باڵانسی باوەڕی ئێمەیە. کەواتە ئێمە بێ قوتابیەکی زیرەک بین وەڵامی ڕاست تۆمارکەین. قەزا و قەدەر قەنەعەتی ئەومان بۆ دروستەکە کە ئێمە سەبرمان هەبێ، کە ئێمە ئارامگر بین. هەموو ئەمانە لە نەتیجەیە ئینسان بەختەوەر ئەبێ بەم نەتیجانە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ قل بفضل الله وبرحمته. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ با ئینسانەکان بە فەزلی خوا بە بەزەیی خوا چی بکەن؟ وبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بەم فەزل و ڕەحمەتی خوای ئینسان گەشبین بێ، دڵخۆش بێ. خوای پەروەردگار فەرمێ فبذلك فليفرحوا. ئێمە بە فەزل و ڕەحمی خوا دڵخۆشین، نەک بە دنیا و ئەوەی کە لە دنیا دەستمانەکەوێ. لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئیسفادەکانی قەزا و قەدەر.